رێڤەکری هەبێ دەرفەت هەبن یەک ئێزیدی کوردستانی نامی ئەف ڕاستیەکە. ئێزدی بخۆشییا خۆی وڵاتی خۆ بەرنەدای تجار. بەری تنە بوو بەری تەب ئەزدایی بوو دنیا تەب ئەزدایی بوو ئاخ و ئافتەوا ئەزدایا بوو. ئەوە ناوەڵاتێ مەیە ظروفال سەرما فەرز کردیان ئەم بینە ئەوان وڵاتان. وەختی ئەس بمرن زارۆکت من زارۆکت وان بەلکی نابێن ژنجی ئەم کوردن. کورد ئۆل بەردا لێ زمان بەرنەدا، ئۆل بەردا لێ زار بەرنەدا، ئۆل بەردا لێ زاراوا بەرنەدا. سەدان ساڵە ڕاو دەنرێن دەچەوسێنرێنەوە و لەناو دەبرێن وەک خۆیان دەڵێن لە مێژوویاندا 74 جار کۆمەڵکوژ و تاڵان کراون. جگەل لەوەی ئێزدیەکان کوردی ڕەسەنن خاوەن ئاینێکی دێرین و پەیڕەوانی دابوونەریتە کۆنەکانی میزۆپۆتامیان. یەکێک لە هۆکارەکانی مانەوەی ئێزدیەکان کۆچکردنە بە تایبەت لە سەرەتای سەدەی 19ەوە هەتا ئەمڕۆ. حشتێ و شەشا 40,000 ئێزدی هاتە ئۆلمانیا. حکومەتی ئۆلمانیا ئانینە بەر ئیقامەت دانێ جد دانێ کانن لە vê derê bimînin. باکوورê Kurdistanê çend kes mane yanî tu bêjmêrê yek û yek û bêjmêrê nakin 20 kesa. Tevî got hejmarek pir mezin li Bakur dijiya. Lê Rojava hema wilo kêm hindik mane. Di mentıqa me de 4-5 gundê me hebûn herêk gundekî nêzîkî 6 malbatî bû. Gundin jî hîn mestir bûn. Aniha çend aile mane. Ew jî direvin. Cara nûsa xwar tarî dibînin. Tirsik mezin heye gol her cihî karibêt her kêlî de wek ji galê bê serê wan. ئەم کارم بێژی ظلم و زۆری وڵاتی خۆ بەردا نەش خۆشی ظلم و زۆری یعنی گە فەرمان ئێزدیارانە بیا و ئێزدی جیە خۆ وڵاتی خۆ خەڵکی تعدلێ نەکرا وێش بۆ چی بەهاتە یعنی گەمەکاری بوو بچیان مەدرسەی خۆ زمانی خۆمە بخۆندا ئۆلا خۆمە بخۆندا سەربەستی مە زار و زاراوای خۆ ئەم باخەویانە ئەس بێن پرسگرێکتر نەبووش بۆ چێ میباتەنە بەر یعنی عەردێ مە هەبوو وڵاتێ مە هەبوو ملکێ مە هەبوو حالی مە خۆش بوو. Bavê min di 65 hetanî 80 anî weke beşeke êzdiya ji ber neheqiyê û ji ber belengaziyê hatina Almanya. Ejdeyî 12 ez hatime Almanya. Salê 1942 ez ê yanî ê mezin ez bûm emrê 7 sal. gelek êzdî ji ber fermanê împaratoriya Esmanî bazdan çûn wê der. Pêş de hemî em şengalê bûne. Lê hene serkevçiyanekî zordarî hebiye çi hebiye çi tune hebiye hatine Ermenîstana Rojava em wê derê mane û pera wata dîsa pera Ermenya dest pê diye sala 1914 wê çaxî ya me jî esabiye em jî qirkirine û em tirsa şûr tirsa xwendakirinê em revîne derbasî viyalî Ermenîstanê bûne sala 1918. کارەسات لە دوای کارەسات وای کردووە لە ئێستادا نەتوانرێت بە دروستی جوگرافیای خاکەکەیان دەستنیشان بکرێت لە مێژووی دوور و نزیکدا ئێزیدیەکان ڕوبەڕووی لە ناوبردن و قڕکردن بوونەتەوە بەردەوام لە کۆچکردن و دابەشبوون دابوون بەسەر وڵات و خاکە جیاجیەکانی سەر زەویدا
بە گوتەی میرتەحسین میری تەواوی ئێزیدیانی جیهان ئێزیدیەکانی هەرێمی کوردستان 700,000 کەسن و لە جیهانیشدا ژمارەیان دەگاتە 1.5 ملیۆن. من نێزیکی هەفتەی سەرهاتی بەس مژبابی خۆگرتن هەفتەی سەرهاتی. أفوارنا واري منا نجي ومسكني منا أفوارنا واري منا نجي ومسكني منا غريب يارو دوستو هفال واري. ئێزیدیەکان کۆنترین ڕەچەڵەکی کوردن لە ڕووی ئاینیەوە پەیوەستن بە خاکی لالەش شەنگال و شێخان بەحزانێ و باشیک لە کۆنترین شارۆچکە و زێدەکانیانن لە باشووری کوردستان. عفريني بلكي سدي صفر ضد أو بون عرب بون حكماتي أو دوانا سلاح دانا وانا وقالك تعدى الكردان ذكرن قلت نعم أمي ميرت كرداجية بكجن وجن دوانجي أمي حرك ده بينجي جنيش خارب بن 1942 جابراكي مي مزن هبو رحمة خديلي بشوي رحمتي أوش بر عسكري رفيا عسكري نكر وأمجي زاروك بون مجبور بونا ما تنقاش بري خوي من يا سوري من يا خطي بي نزيكي 10 سالي جغرافيا ازدي هديش برهف دكف ولقد به الشر قال لك تشيبون وبتايبت لسر تشاي شنغالي ولسر حلبي وديار بكر يجي يعني اوانا جغرافيا هري فرز ازياتي ايجا عثمانيا خستون برچاوي خود بير شردك سيسد وشيست وشش جندي ازديا بس الولايات خالطة التركيا كاني كتبنما الفرمانة هم برن يعني ولاتي خاطركي بدي أولا إزدي تاي تدخلي شؤون واني أولي النبي إزدي الدوبي ولاتي قافا خطابيجن ودمشين ودشن إزديد كردستاني هاوي قال لك يسرد خواحشك بنات خواستن إسلام ببن ولاتي خواهشتن دركاتن شونا روسيا وروسيا جيد وقت ستالين دا أو كرن بلا كرن قال لك روسيا بلا كرن هناك السر حدودي سينانا هناك السيبيريانا يعني ازدي اد روسيا حرنك الدركينا گند شامیران سال 1918 هاتی آوا کرنه پیش دا اوا گندا دی صحابیه وی گندی دا نزدیک 300 مال ازدی ہے تمام ازدی نه عفادت خو رامروستان دا خو هموتش چوا لازمه تی درباز کرنه زۆربەی سەرچاوە ئێزدیەکان دەڵێن لە دوای فتوحاتی سوپای ئیسلامەوە بەردەوام و تاکو ئەمڕۆ دووچاری قڕکردن و ڕفاندنی ژن و کچەکانیان و سڕینەوەی نەتەوەیی بوونەتەوە. هۆکاری سەرەکیش ئەوەیە کە ئێزدیەکان ناهەنەوێت دەستبەرداری ئاین و زمانەکەیان ببن چونکە لە بیر و باوەڕی ئەواندا وازهێنان لە ئاین و چوونە سەر ئاینێکی تر دروست نییە و هەرگیزە و کارە نابێ ڕوو بدات. وقتا پیغمبرشی چه بیه محمد چه بو نگلکی زودهی يعني 1500 سال بلقي شيء نبو يجي 1500 سال اف ملات الرابون تماما دجمنايا ايش دي تايكر لأن محمد العربية وقرآن العربية وكرد زمان كردي أصيلة تبني قولي أولا إزدي تايه كلمة كبتني عربي تدنينا إسلامي محالة كريا إزديا راكن نامين إزدي جبر وقت إسلامي دست بيكر كرد كرنا إسلام بزور يعني صدي حفتي حيشتي كرد كرنا إسلام وآلينا سر سياسات خوا
ژیانە ما bi çîrokê fermana û kuştina û talanê û revê dest pê kir. Em hîn zarok bûn ew çîrok şmert gotin. Em zarok bûn li filan cihî digotin filan keçê xweşçiyê de avêt ji bo ku nekeve destê wan. Li filan cihî serê filan bavî jê kirin û jina wî û zarokê wî birin. Li filan cihî ew çîrokê got êş û azar kir nama me çêkirin lê di rastiyê de ti caran bawer nekir got ew çîrok heger rastiya wan hebe jî veger. فرمانك هاجي سرچای شنگاله حلب چا مستر بو وش انفال مستر بو حلب چا علاقه الكيمياوي بو اي مري مر اي نمري نمر بس اف اغتصاب اكچكابو گشتنا کالا میرا زارو کابو اهانه انسان بو اهانه ارضی بو تچب وی خراب هابو دەماگۆ مرۆڤ bi zarokatiya xwe li ser çîrokê êşî, kuştinê, talanê, revandinê, birîna, revê mezin bibe, ne wek demago mirov tenê bibîne bûyerek çêbûye, bi nîv milyon koçber bûye û bi hezara jin û keç û ew ketine destê Daeş. Pê difikirê, lê êma em li ser wan çîroka wek xeyal ji me وەک çîrokit hatin gotin ew çîrok li ser me bûn rastî. êzdî bi xweşiya xwe welatê xwe bernedayê ti car. û ev zilm û zor û kuştin û qetilama tê serê êzdiya sebeb bes di tiştin. Yek jî windakirina ola êzdî di do jê milk ji nav li pê êzdî bibin. وچغه هدی جغرافیا دستی ازدی درکت زمان صدام هاویر الدوري شنغالي قرا قندت عربة وزكي شنغالي قرا قندت عربة كما دا ازدي نكاربن سري خبلن بكن دا ازدي نكاربن نقل قانون خوا بمشينن وهكا مستمر بوبا وبردوام كربا برينها هجرة وشوفبا إلى الدول الأوروبية هجرة إشبر جانب أوليتد نكاري تشيتا مدرسة نكاري تشي بستحسر تختوركي زاروت باجارة زاروت عربة بقالقالات هاتني وخبرات هاتني وتشتات هاتني تقوتن أف إي كوردا باجارێکی کوردی باتمان êzdî nikarin biçûna ne kirîne xwe ne firotine xwe ne tixtorekî bes çav lê ketena rengî wî rengê êzdiyê yani dest pê dikirin û yani tiştê nexweş nerin ne layiqî insan jêr digotin êzdî mecbûr dibû xwe dikişand mecbûr dibû bê dikan dima bê kirîn û firotin dima bê tixtor dima yani di gundê xwe dima یەکەم جار لە ساڵی 1938 زاینی لە سەردەمی خەلافەتی عەباسیدا میر جەعفەر دانسی یەکەم هەڵمەتی سڕینەوەی ئێزدیەکانی دەست پێ کرد. گەچکە ئێزدیا برن حجازێ برن حجازێ شەوا داعشا کرد واژی ئەو بێعوشەرێ کرد حیا سعودی وان دەرات برن فرۆتن عەرەبە. هەڵمەتی دووهەم لە سەردەمی دەوڵەتی عوسمانیدا دەست پێ دەکات. لە ساڵی 1560 زاینیدا عوسمانیەکان فتوایان دەرکرد بۆ قڕکردنی ئێزدیەکان. شيخ بزنا عشيرة ازدي جولات عراق وان كوشبر بر انا دولة تركاسا كان عندن وان جي وان دغهراند جبو زماني وان شي بيغهراندن دوای دەیان شاڵاوی تر بۆ بە زۆر ئیسلامکردنی کەمینە ئاینیەکانی ناوچەکە و بە تایبەت کووردە ئێزدیەکان بە درێژایی سەدان ساڵ نزیکەی 65 شاڵاوی قڕکردنیان ئەنجامدا. هەتا ساڵی 1970 و لەگەڵ نزیکبوونەوەی ئاوابوونی دەوڵەتی عوسمانیدا دواهەمین شاڵاوی قڕکردن کرایە سەر ئێزدیەکان. چ قاس فەرمانی ڕابوونی وقتا عەتمانیادا. عەتمانیا دژمنایە وی دینی دگر ئەوان دخواست ناوێ کوردیتی هێلینش دنیایی کوردەتی نەمینێ.
لە سەرەتای دامەزراندنی دەوڵەتی عێراقەوە هەتا ئەمڕۆ لە هەر گۆڕانکاری و دەستا و دەستکردنێکی دەسەڵاتدا کەمینە ئاینیەکان بەشێک بوون لە قوربانی ململانەکان. بەردەوام لەلایەن دەسەڵاتەوە گورزی گەورەیان بەرکەوتووە. یەکەمین جار لە ساڵی 1930دا حکوومەتی عێراق هێزی سەربازی بەکارهێنا بۆ لە ناوبردننی ئێزدیەکان. لە ساڵی 1974 بۆ 1975 یەکەم شاڵاوی پاکتاوکردن دژی ئێزدیەکان دەستی پێکرد. لە مانگی مارسی 1975دا 158 گوندی ئێزدیان تاڵان کرد و سووتان. دواتر لە ساڵی 1970دا بە ناوی سوورەتی ئەنفالەوە پیاوەکانی سەدام حوسێن 182,000 کوردیان لە بیابانەکانی خواروی عێراق زیندە بەچاڵ کرد. لە شەوی 3 ئابی 2014دا چەکدارانی داعش ناوچەی شنگال و گوندەکانی دەوروبەریان داگیر کرد. نزیکەی 10,000 ئێزدی کوژران و بریندار بوون. 4650 کچ و ژنیان ڕفاند. 2014 لە هەرێما شنگالی پێشمەرگە هەبوو چەکێگران دەست دەبوون پێشمەرگە کشیە ئێزدی ژنشکێ داعش بسەر دەگرت. ژنشکێ ینی بێیگە بخۆت خەوت بسەر دەگرت نەماکار و خەڵاس کرد. قد بعمري خما هون مال المخرج زۆری کەچکا کرێن و برن دەست درێژی لێکردن پشتی بەگەڕێنە ئەمە وەتەنی خوا خۆنتی حار کرد خۆ کوشت هەڤالنمە هەبوون بەس بەلێ بامە و چاوە خۆنەدی بەسگرتن بە سلوان گۆگۆ خۆ کوشتن زێدەی سادا و سادا الدولة الإسلامية حارسة كل دەوڵەتی ئیسلامی سەرسەختانە پابەندە بە تۆ بەپێکردنی هەر کافرێک جا ئەگەر ئێزدی بێت یان خاچپەرست یان جوولەکە بێت. ئێستاکە تۆش لە ناو شاری شنگال دایت و شارەکەش لەژێر کێفی مجاهیدەکاندایە. پێش فەتوحکردنی شاری شنگال ئێزدیەکانمان ئاگادار کردووەتەوە گەر ئیسلام نەبن دێن بۆیان. سنجار مرۆڤش خۆت پرسە یانی وەک ئەنسان گەلۆ جێ ملوی وڵاتی هەیە. ئەس نکارم ڕۆژکردوی وڵاتی بژین کەس نکارێ وێ گارانتیە بدێ من گۆ ئەو ئێش جار دەبە ناگەڕێ گۆ جارێک دە ئەس وەک ئەنسانکی کافر نایم ئێلانکردن خوینا من ناموسا من شەرەفا من عەردێ من تەمام بێحەلالکردن. ما شكريا يا ربي ما شكريا ما شكريا يا ربي دخيلك يا ربي. کورد ئیرۆ دبن دەغتەکێ دێت بن زلمەکێ بن زۆرەکێ دێ ئۆل بەردا نەسەر کیفایی و نەبخۆشیە خۆ بەردا. لا إله إلا الله وأشهد أن محمدا عبده ورسوله. بۆ نمونە ینی شاهد شنگال بوو حەزارە قیز و ژنێ ئێزیا برن و زارۆکە ئێزیا برن و بسلمان کردن و زۆرە ینی دەرزی بسلمانتی دانوان و ئۆلاوان گوهارتن باشە ئەو زارۆک و ئەو ژن و ئەو وێ پشتی 20-30 ساڵی دن زارۆکێوانە چێن زارۆکێوان چێن ئۆلا خۆ نەما ناز دکن سلمانن. وای دەست من شخۆرە ببە بکە چەپەر و تبنگ بکەسیتەوە فەرهاد بکە هەوار و فەریاد و بکە ستون و گزێ بکە داربەست بکە هەلبەست و بمرە نامێ شابەبە. لە چیرۆکی ئاینەکەیاندا هاتووە کە یەزدان ئادەمی دروست کرد فەرمانی بە فریشتەکاندا کڕنۆش بۆ ئادەم ببەن و ئەوانیش کڕنۆشیان برد. تەنها مەلەک تاووس کڕنۆشی بۆ ئادەم نەبرد. یەزدان دەپرسێت ئەی فریشتە بۆ کڕنۆش نابیت. مەلەک تاووسیش لە وەڵامدا دەڵێت
ئەی یەزدانی گەورە خۆت پێت گوتین لە تۆ زیاتر کڕنۆش بۆ کەس نەبین ئەم وەڵامە یەزدان دڵخۆش دەکات و مەلەک تاوز دەکاتە شای هەموو فریشتەکان و دەسەڵاتداری تەواوی زەوی و ئاسمان مێژووی ئاینی ئێزدیان دەگەڕێتەوە بۆ 2000 ساڵ پێش زاین پەرستگای پیرۆزی ئێزدیان لالشە ئەم ئاینە خاوەنی دوو کتێبی پیرۆزن بە ناوی کتێبی ڕەش و کتێبی جلووە زمانی وتوێژیان کوردیە سەرجەمی دەق و نوێژ و نزا ئاینیە پیرۆزەکانیان بە زمانی کوردیە ئێزدیەتی و کوردیەتی یەکن نەزوودێ ji hev qetiyayê şahid ev zimanê devê me dey û Kurdîtî û êzdî bi hev re hatî heyanekî ehdê Kurda dev jî ola xwe berda çûn bûn îslam لڤان وڵاتە گۆرستانی ئێزیدیای تایبەت هەنەنا ئەڵمانیا داناوان عرد بەلاش داناوانژی و ژکاربن گۆرستانی پڕ خۆشکن پڕپاقژن گول و بدار و نزانم چێ لێ کێم هەنە نەیەکی گۆ ئیمکانی وی نەبن نکاربی دەرفەت نەبی مری خۆل ڤڕ بەناشێری کرێدانە بووی ئاخێرەیە گوندێوی خراببووە کەڤر لەسەر کەڤر نەمایە مری خۆ چێ وێ دەرێفەت شێری هین هێڤە گۆل وێ ئاخێ بەگەڕێ دمەژی و دلی وان دژی دبر ظلم و زۆریە li welatê me li Bakur tabetî li êzdiya dibû êzdiya nikarîbû miriyê xwe bivine welat li bajarê Almanya weke Selê weke Oldenburg weke Bielefeld weke Emerich-Weisel êzdiya alternatîva gerin li vê Hanoverê cara ewlî ev tişt çêbû û di heştê niha de dest pê kir ئەفگۆرستان ساڵا 2015 دا vekir bi harîkarî şarewanî kolin di 1950 gelek êzdî hatin Avrupa Almanya taybet xwelhev girtin me dora 1000 kvadrat metre me ciyê şîn û şaya çêkirin ji bûna êzdîtayî weke karin bêjim weke konsolslığekê hin bi dewletê re şêkirin hin îşê penabera çêdikirin li vê Almanya em karin bêjin her bajarekî me mal û komelê êzdiya çêbûne anî dûr de gelek tiştê taybetî tên cî weke perwerde weke li ola xwe xweyî dertên miletê xwe xweyî dertên kar û xebata miletê xwe dikin tevî got hîn jî 26 sala ev welat ji mir dîsa biyaniye ji ber koka min li cihekî de hatiye avakirin giyanê min rihê min li cihekî de hatiye avakirin ev hîn jî ji me xerîbin lê tevî wê jî ez gelekî kêfxweşim got bi rastî ez li vî welatî me ez gelekî kêfxweşim got ez di vê êşa biyaniyê û xerîbiyê de me û ez ne di wê tirsa کوشتنێ و ڕەڤێ و سەرژێکردنی دژی بەپێی ئاماری دەستگای ڕاگەیاندنی لالش 4650 کچوژن لەلایەن چەکدارانی داعشەوە وەک دەستکەوتی جەنگ ڕفێنراون 430 ژن و کچیان هەڵهاتوون یان بە پارە کردراونەتەوە نادیە مورادی 23 ساڵ کچێکی ئێزدی خەڵکی گوندی کۆجۆیە دایکی و 6 برای بەدەستی داعش کوژراون نادیە موراد چەندین جار وەک کەنیزە کڕین و فرۆشتنی پێوەکراوە دواتر هەڵدێت و ڕزگاری دەبێت ساڵی 2016 پاڵێورا بۆ خەڵاتی نۆبڵی ئاشتی دوای وەرگرتنی خەڵاتی ساخارۆف لەگەڵ لەمیا حاجی بەشاردا نادیە موراد وەک یەکێک لە 100 کەسایەتی جیهانی ناوبانگی دەرکرد ئەگەر سەرپەڕاندن و بە کەنیزەکبردنی ژنان و دەستدرێژیکردنە سەر منداڵان و ئاوارەبوونی میلیۆنان نەتانجوڵێنێت ئەی کەواتە کەی دەجوڵێن ژیان بە تەنها بۆ ئێوە خێزانەکانتان نەخولقاوە ئێمەی شیانمان دەوێت مافی خۆمانە تیایدا بژین
میرو میرو لو 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 میرو نه یاردین بویه هاره نه زارو کنده زانه نه پیرانده زانه شوتان خاکی کردانه باجار گندی متونه بون تالانه لو لو